ئەوانەی کە لەم ئەم بەهانەیە دەگرن بێگومان سەریان لە کاسەی بیانەوێ یان نایانوێت هەر نیەتێکەوە بیکەن سەریان لە کاسی دەسەڵاتدا ئەوەی چه حەزەکا بەسەرم تەنیا بۆ ئەوەی کە حەقی کارەکەی وەربگرێت بڕاتە سەرجادە و دەنجی خۆی هەڵبگرێت ئەگەر ئەوانە بەڕاستی سادقن لە دۆستایەتیان بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش بۆ مناڵی فەقیر و نەدار و مناڵی خانەوە لە کرێکاریەکانی کۆمەڵگای کوردستان باو پرسیارە ئاراستەی دەسەڵات کرد بە ئاراستەی چینی دەسەڵاتداری بکەیت کە من پێم وایە خۆیان ئەم خەڵکانە بە شکل لە هەمان ئەو پێکهاتە دەسەڵاتدارەی ئەمڕۆ چینی حاکمی ئەمڕۆ مەحکومکردنی مامۆستایەکە کە ئەڵە کاکە ئێوە پەروەردەتان وێڵ کردووە کاکە ئێوە مامۆستاتان وێڵ کردووە کاکە ئێوە ژیانی خەڵکتان وێڵ کردووە سەرباری ئەوە 15-20 ساڵێک ئەم مامۆستایە ئەم فەرمانبەرە ئەم کرێکارە ئەم ئینسانە زەحمەت کێشەکەی کە بێتم زەحمەتە کێشن مەگەر ئەو کۆمەلگایە چێ ڕایگرتووە